هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. ئاژاوە و باوەڕ لە سەرڕووی ئەم زەویە هەتا ئەمڕۆ بە نزیکەیی لە هەموو سەردەمێکدا و لە شێوە و ڕەهەند و ئەندازەی جیاوازدا ئاژاوە سەری هەڵداوە و قەیران بە دوای قەیراندا هاتووە و بوومەلەرزەی معنەوی بە ئەندازەی چیاکان ڕوویداوە و مرۆڤایەتی چەندین جار دووچاری نائومێدی و خەیاڵشکان بووەتەوە. هەزار جار پەشیمان بووە لەو دۆخە ناهەموارەی تێکەوتووە و ناڵاندویەتی. نازانم داخۆ جیرۆ دەبوونی بەدەستخۆی بووە یان نا. پاشان هەژانەکان تەواو بوون و لە هەموو لایەکدا بەهار بە دوای بەهاردا هاتووە و ڕۆژە تاڵەکان بە تەواوەتی لەبیت چوونەتەوە و شوێنی خۆیان بۆ ڕۆژانی جوان و خۆش بەجێهێشتووە. مرۆڤی ئەم ڕۆژگارە دووچاری دڕندەترین و سامناکترین و بەربڵاوترین و خێراترین جۆری ئاژاوە و قەیران بووەوە. وابزانم زەوی تا ئەمڕۆ لە هیچ سەردەمێکدا بەقەدەر ئەم چەرخە شایەت حاڵی شێتی نەبووە. وەکو بێرناتشۆ دەڵێت، ئەگەر لە هەسارەکانی تردا زیندەوەرانی وەک ئێمە هەبن، بێگومان دنیاکەمان وەک شێتخانەیەک دەبینن. بەڵێ، مرۆڤی ئەم سەردەمە لە ناو کۆمەڵێک قەیرانی بێوێنەدایە و بەم حاڵەشی پتر لە شێتان دەکات و دنیاکەیشی بە شێتخانە دەچێت. مرۆڤایەتی هەتا ئەم چەرخەی دوایی وەک چەند ڕووداوێکی هەرێمی و ناوچەیی تەماشای ڕووداوەکانی گۆی زەوی دەکرد. هەر بۆیە شەڕ و شۆڕ و جەنگەکانی ئەم لاولا نە زۆر سەرنجی ئەویان ڕاکێشا و نە زۆر تووشی ئەندێشە و ترسیشیان کرد. بەڵام هەنووکە دووری و سنوورەکان هێندە بچووک بوونەتەوە کە ڕووداوێک لە سوچێکی ئەو پەڕی دنیا لە هەموو شوێنێک خۆی نمایان دەکات و کاریگەری دەبێت. لەبەر ئەوە لە دڵەکاندا یان نائارامی و ئەندێشە یا خودخۆشی و ئاسوودەیی بەرهەم دەهێنێت. بەڵام ئێمە ومانان سەرەڕای هەوڵ و کۆششی دڵسۆزانەی چاکەخوازان هەمیشە شایەت حاڵی ڕووداوە ناخۆش و جەرێک بڕەکان بووین. وا دیارە تا ئەو ڕۆژەی خاوەنی ڕاستەقینەی زەوی کە نوێنەرایەتی یەکان گیربوونی ژیری و دڵ دەکەن، دێن و قەدری مرۆڤایەتی دەگرنە دەست، ئەم ئاژاوە و بەربادیە هەر بەردەوام دەبێت. هەر بۆ یارکێکی زۆر دەکەوێتە سەرشانی نەوەکانی داهاتوو لە بواری ئاراستەکردنی هەموو ئەو ڕووداوانەی لە زەویدا ڕوو دەدەن بە مەبەستی سوودی مرۆڤایەتی و خۆشبەختی مادی و معنەوی مرۆڤ. لەوانەیە هەندێک کەس کاتێک لەم هەموو کێشە و قەیرانانە دەڕوانن بە ئاگاهاتنەوەی مرۆڤایەتی و گەڕانەوە بۆ ناوەڕۆکی ڕاستەقینەی خۆی بە خەون و خەیاڵ بزانن و بگرە لەوانەیە بەلاشیانەوە مەحاڵ بێ. وەلێ ئێمە لە نائومێدترین کاتیشدا بە شتێکی گونجاو مانزانیوە و هەمیشە چاوەڕوانی بووین، بە تایبەت لە سایه ئەو هەستیاری و چاوکرانەوە و حەزی لێکۆڵینەوەی کە قەیران و ناخۆشیەکان لە ویژدانی گشتیدا هێناویەتیە بەرهەم. باوەڕەکەمان زیاتر بەهێز بوو ڕەجی داکوتی. لەو باوەڕەداین کە بێگومان لە داهاتوێکی زۆر نزیکدا هەموو مرۆڤایەتی جارێکی تر هەندێک لەو بەها باڵایانە دەدۆزێتەوە کە بووبوون بە قوربانی چەند بە هەڵەداچوونێکی مێژوویی. دەیاندۆزێتەوە و وەک خاوەنێکیش پارێزگاریان لێ دەکات، چونکە مرۆڤایەتی هیچ کاتێک ئەو گەوهرە ڕاستەقینەیی ناخی کە پاڵی پێوە دەنێت بۆ گەڕانێکی لەم جۆرە لەبیر نەکردووە. نە لە یادی چوە و نە ئامادەشە لە یادی بچێ. لە سەردەمە جیاوازەکانی ڕابردوو لەم ڕۆژدا سەرڕای هەموو جۆرەکانی گۆڕانی ڕیشەیی و بوومەلەرزەی معنەوی، هەستی ئیمان بەخوا هەرگیز نەگۆڕاوە و بگرێ لەگەڵ هەموو ڕووداوێکی نوێدا پتر ڕەجی داکوتیوە و هەمیشە یەکەم بابەتی مرۆڤایەتی بووە. زیندوترین بیری مرۆڤ بووە کە ژاکان و کۆمبوونی بەخۆیەوە نەدیوە. ئەو تەوژم و هۆکارانەی کە دەیانەوێ مرۆڤایەتی لە گەوهەری باوەڕ دوور بخەنەوە چەندیش بەهێز بن، هێشتا لە دیدی مرۆڤایەتیدا ئیمان و باوەڕ مانشێتی ڕۆژنامەی ژیانی ئەو دەبن و ئەم بابەتەیش بە تێپەڕبوونی کات زیاتر و زیاتر بە نرخ دەبێت. زیادبوونی ڕوتێکردنی خەڵکی بۆ کڵێساکان لە دنیای مەسیحیەتدا و پڕبوونی مزگەوتەکان لە جیهانی ئیسلامیدا لە دوای ماوەیەک لە سستی ڕووداوێکی گرینگە و پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێت. هەتا ئەمڕۆ سەدان ئیمپراتۆریەت هەزاران تاجداریان لەگەڵ خۆیاندا بەرەو ڕابردوو ڕاپێچ کردووە و سیزارەکان و ئەسکەندەرەکان و ناپلیۆنەکان لە یادەوریەکاندا سراونەتەوە. بەڵام گەوهەری ئیمان لە سینەکاندا بێ ئەوەی هیچ شتێک لە تازەیی و پاراوی خۆی لە دەست بدا چاخەکانی تێپەڕاندووە و هەتا ئەمڕۆ بە زیندویی ماوەتەوە. ئەگەرچی هەندێک لافی ئەوە لێ بدەن کە هێزی باوەڕ لاوازە و مرۆڤە باوەڕدارەکانیش خاو و کاڵ و کرچن، وەلێ بە لێکۆڵینەوەیەکی کورت و هەوڵێکی کەم یەکسەر دەردەکەوێت کە ئەمە تەنها خەڵەتان و خەڵەتاندنە. پێش لە هەر شت سەرژمێریە ڕسمیەکان دەری دەخەن کە ژمارەی باوەڕداران لە زیادبوونێکی بەردەوامدایە، بە تایبەت زۆربوون و گەشەسەندنی مسلمانان لەسەر هەردوو ئاستی چەندێتی و چۆنیەتی هەر لە ئێستاوە هەندێک بێباوەڕی ناڕەحەت کردووە.
لە پەکینەوە هەتا مۆسکۆ و لەوێشەوە بۆ هەندێک لە وڵاتانی بەڵخان لەژێر ئەو پەستان و فشارەدا کە خراوەتە سەر باوەڕداران ئەم تۆوی ترسە خۆی هەشارداوە. بەڵام ئەوەندە هەیە ئەو شتانەی دەکرێن بۆش و تەقەڵاکانیش بێهودەن. تەجەلی حەق دەرکەوێ هەموو شت ئاسان دەکا، بە لەحزەیەک سەبەب دێنێتە بوون و ئیحسان دەکا. ئەگەر باوەڕ داخوازی سروشتی مرۆڤ بێت و گرنگترین پارچەی فیترەتی بێت کە هەرواشە ئەوە ڕۆژێک دێ کە هەموو هێزە ناسروشتیەکانی بێباوەڕی و ئینکاری دەشکێنێت و ڕای دەماڵێ. جا چۆن وانە بێ لە کاتێکدا ئیمان مەشخەڵێکە خوا لە سینەکاندا دایگیرساندووە و هەر ئەویشە کە پشگیری لێ دەکات. تەقدیری خوددا بەهێزی بازوو ناگەڕێتەوە، شەمعێک مەولانە پێی بکە بەفوو ناکوژێتەوە. ملیۆنان ساڵ پێش ئێستا هەموو شتێک لە بازنەی توانست و ئیرادەی خوادا تێکەڵ و پێکەڵ و لە دۆخی ناجێگیریدا بوو. لەلایەک بورکانەکان بەڕقەوە ئاگریان بۆ چواردەوریان فڕێدەدا و لەلایەکی تریش پرۆتۆپلازمایەکی بچووکی ناسک و جیایەکی لاواز کەچی لە کاتێکی زۆر چاوەڕوانکرا و لە پڕێکدا ئەم بوونەوەرە لاوازانەی کە کەس حسابی بۆ نەدەکردن ماراسۆنەکەیان بردەوە و سەرەڕای هەڵمژینی سروشتی بوون بە خاوەنی زەوی. هەروەک ڕوبەڕووی مرۆڤ بەرامبەر ڕووداوە سروشتیە ترسناکە سەرەتاییەکان بە زاڵبوونی مرۆڤ بەسەر بوونەوەر و ڕووداوەکاندا کۆتایی هات، بە هەمان جۆر و لە سەردەمە جیاوازەکانی مێژوشدا کاتێک مرۆڤایەتی گیرۆدەی 1001 ئاژاوە و قەیران بووتەوە لە ئەنجامدا ئەم جەنگە بە سەرکەوتنی ڕۆحی مرۆیی تەواو بووە. بەڵێ تەنانەت لەو قەیرانە جیاوازانەدا کە چەندین ساڵ ئەوروپایان سەرەوژێر کرد، بە تایبەتی شۆڕشی فەڕەنسا و ئەمریکا و لەو ڕووداوانەشدا کە بەڕژانی خوێنی هەزاران کەس کۆتایی پێهات، ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک ئەنجامی جوانی ئەو ڕووداوانە دەبینین. ئەم ئەنجامە چاوەڕوان نەکراوانەی کە بە ئاراستی خۆشبەختی مرۆڤایەتی لەم ڕووداوە نەخوازراوانە کەوتونەتەوە، مرۆڤەکانی ئەو سەردەمە نەیانتوانیوە بیبینن چونکە نەیان بینی. ئەو سەردەمەی تیایدا دەژیان ناویان نا ساڵانی بۆگەن. وەلێ ئێمە ومانان ئەمڕۆ ئەنجامە جوانەکانی پشتی ئەو چەرخە زریا ناویانە دەبینین و تێدەگەین کە ئەمانە بە هەڵەدا چوون. مرۆڤی ئەم سەردەمەش بە مەرجێک باوەڕ و ئازایەتی خۆی نەدۆڕێنێت، دەتوانێت زاڵ بێ بەسەر ئەو خەیران و ئاڵۆزیانەی هەموو لایەکی جیهانیان گرتووەتەوە. لە ڕاستیدا لە دوێنێەوە هەتا ئەمڕۆ هەمیشە سەردەمە هەرە ناشرینەکان بە دوایاندا چەرخە هەرە جوانەکان هاتوون. ئاژاوەکان سکیان بەڕێسا پڕ بووە و ڕووناچیەکان تاریکیەکانیان ڕاوناوە. کاتێک وا هەز دەکەین کۆمەلگاکان تۆپەڵێکی ڕق و تەق و بێناسنامەن، لە هەمان کاتدا یەکێکی خاوەن تایبەتمەندی بەرز و ئیرادەی پۆڵاین و بیری ڕووناک هاتووەتە مەیدان و ڕێگاکانی بوون بە مرۆڤی ڕاستەقینەی پیشانداون. لەوانەیە سەرەتا گاڵتەی پێکرا بێت و بەرەنگاری بۆ چوونەکانی بوو بێتەوە، بەڵام لە ئەنجامدا کۆمەلگاکان بە هەوێنی ئەو پێگەیشتون و لەگەڵ ئەودا یەکانگیر بوون و لە ساییدا گەیشتون بە بوونێکی تەواو جیاواز. ئەوە پێغەمبەران و شوێن کەوتوانیان کە پیرۆسترینی ئەم کاروانن، ئەوەش کۆپەرینیکۆس و گالیلۆ و ئەدیسۆن و ئەنیشتاین، هەمویان دووچاری ڕەتدانەوە و بەرپەرزدانەوەی لە ژیری بەدەرهاتون، بەڵام بەهۆی تەفسیری زەمانە سەرەڕای دوژمنە لە ژمارە بەدەرەکانیشیان بە یەک جوڵە گەیشتونەتە لووتکەکان. لەو ڕۆژەی دنیا دروست بووە شتان نەگۆڕاوە و هەر بەو شێوەیە ڕۆیشتووە. ئەم ڕۆژەمان شت ڕوودەدا. هەر ئەوەندە پێویستە کە مرۆڤی ئەم ڕۆژگارەشمان بزانێت لە بیر و باوەڕدا خۆی نوێ بکاتەوە و لە بەرامبەر ڕووداوە ڕاگوزەرەکاندا هیوای خۆی نەدۆڕێنێت و گرنگی لە ئەندازە بەدەر بە قەیرانە مادی و مەعنەوی و کۆمەڵایەتی و ئابوووریەکان نەدات و لەو کارە ساتە مەزنانە نەسڵەمێتەوە کە پێشی پێدەگرن.